بابەکەی من نازانم بە شێدار برێن بەلۆ پێمەسیفی لە من بە بەردەتیژەیەیان هەمن نازانم بە شێدار برێن بەلۆ پێمەسیفی لە من بە بەردەتیژەیەن دوارە ملوانکەی نازدار حەیرانێ لە من کە توونە ڕێزە بە ڕێزن بە گژنیژەیەن لە بە خادری چاوێت و نەبی مار دوێرایان بی شەقراوە پڕیچی ژەیەیەن هەی مەڕۆ مەڕۆ ماڕۆ ئەرە شیرن خانوارە هەی مەڕۆ مەڕۆ ماڕۆ ئەرە شیرن خانوارە بۆ هەرچ پێداچی من لەگەڵ خۆت بارە بۆ هەرچ پێداچی من لەگەڵ خۆت بارە حضرتي موسى بكابو خاطره حضرتي موسى بسات أفرادا سيد الرقيب باسا بسات أفرادا سيد الرقيب باسا هاي مرو مرو مارو أرشير الجانوارا هاي مرو مرو مارو أرشير الخانوارا وهرش بيداسي من نقل خود بارا وهرش بيداسي من نقل خود بارا حضرتي داود بكابو خاطره حضرتي داود خمشتي تومه أرمردم لا تاود خمشتي تومه أرمردم لا تاود هاي مرو مرو مارو أرشير خانوارا هاي مرو مرو مارو أرشير خانوارا بوهرش بيداسي من لقل خود بارا بوهرش بيداسي من لقل خود بارا دەست خۆش کاک سەنگەر با بچینی لای مامۆستا خەتاب بفەرموو. دەست خۆشێت دەکەم کاک سەنگەر دیتنامەن دەستپێکێ دەسترانە هەل نەبژار بە سترانەکە دیبە باشتر بوو و دەستپێکە حەیرانە دەمێت و داخل بە دەنگی تەی گرتی بوو ڕێگەستە بکردی گرتیە کە تۆن نەشا کۆنتڕۆلی سەر تۆنی بکەی gelek ciha ton neya baş bû rîtim jî rîtim baş bû şîvekê kiştiye rîtim zor baş bû bi sîvî darim û te û her kesekê dî bizanin çi stran de helbijêrin bû helbijartin destxweşî lê dikim serkefte bî دکتۆرە والله ئەمن حەیرانەکەم پێخۆش بوو بەس هەندێک قسەم تێ نەدەگەشتم یعنی دەبی بە واسحیت گوت بە دوایە وەختی ئەوەل ما هاتی ڕاوەستای حرەکەت کرد دەکرد یعنی هەندێک حرەکەت نابێتن و دەبی زۆر تەمرین بکەی لەگەڵ ئاوێنە بە خۆت بەتەنێ دوامینش وەختی موسیقا لێدا وا لە جوچی خۆت دەکرد زرکەکەی خۆت سەیری خۆی کە لاوێنە طبعا ئەو تدریبە ڕۆژێ 4 ساعات 5 ساعات ئەو تدریبەی زۆر مهمە شانۆیە حکومت لێ دەکا یان ئەو یانە تو ئەوان دەکوژی یان ئەوە تو دەکوژین چۆن یعنی یان ئەتو ئەوان دەبەی لە بۆ خۆت سحرەچی دەکەی دەیبەی کە زۆری تو مهمە ئەمن هاتوومە گوێم لە تو بی زێن ئەم تو وا بکەیت زلکت وا لێ بکەی دوای وا چی بکەی ئەوە چۆن نا نەبەسێنی دەنگ بێش بتنێ وسا ئەس بێژە ژێنیارجی ینی عازبجی بەرامبەر خۆ ڕاوسەکە هەمی کەس دەوێت شتێکی بکەیت تەلەڤیزیۆنی بۆ تەلەڤیزیۆنی چونکە ئەوەت بێژنێ چۆڤێسێ تەلەڤیزیۆن چۆڤێسەیە یعنی گەلێک مهمە و ئینشاڵڵا وە سەر دەکەوی و بەس حەیرانەکە خۆش بوو بەدڵم بوو یادگاریت هەبوو لەگەڵی دیارە یادگاریت هەبوو لەگەڵ تێکسی حەیرانەکە هیکۆن لە ماڵی دەیانگۆ زانیوان کاک سەنگەر دەستت خۆش بێ دەنگت خۆش بێ دیارە لە قۆناغی یەکەم من باشتر بینیمی لەبەرەوەی نمرەکەت زۆر باش بوو بەڵام هەستەکەم حاڵەتێکی ترست هەبوو ئەمڕۆ
و هەڵبژاردننی گۆرانیەکەت لەگەڵ فۆرمی دەنگی تۆ نابوو هیوادارین بۆ جارێک کە بتوانانی گۆرانێکی وا هەڵبژێری لەگەڵ فۆرمی دەنگی بۆ خۆت بگونجێ و بتانی لە ناوڕۆک و هەستی ناو گۆرانەکە نزیک بیتەوە ئۆمێ دەکەم سەرکەوتوبی دەستخۆش عادز نەبووی نەکەی چی حەیرانم بۆ دەڵێ سپاس کاک سەنگەر یعنی عینی ملاحەزاتم بڕاستی خۆ فێر بکە ڕاهێنان بکە دەنگی خۆ خورتتر بکە بێترس بێژە تاکو گوهداریت کە قانع بێ ینی گواتە گۆرانێکتت بێژی لەفز نەخراب بوو دەنگێتە خۆشە خاماوی دیسا بەسەر پێویستە خورتتر بکی سپاس هەمان ملاحەزاتی مامۆستایانم هەیە بەڕاستی هەڵبژاردننی گۆرانەکە لە شیاو نەبوو لەگە دەنگت دەستپێکردنی حەیرانەکە تەواو نەبوو چونکە حەیران لایەنێکی گرنگە لە فۆلکلۆری گۆرانی کوردی وەروە دەربرینی وشەکان باش بوو یقا تا حدێک باش بوو بەڵام تۆنی دەنگت لەگەڵ مۆسیقا تەفاوتێکە بۆ ڕێک نەبوو بەهەرحاڵ هیوای سەرکەوتن بۆ دەخوازم دەست خۆش کاک سەنگەر سەرکەوتوبی جارێکی